بەهۆی دواکەوتنی موچەوە کارمەندانی هاتشۆی سلێمانی بۆ ماوەی 2 کاتژمێر کارەکانیان ڕاگرت و ڕاگرتنی کارەکانیان گرفت و قەرەباڵقی لەسەر بەڕێوەبەرایەتیەکە دروست کرد. بانی هاتمان لێرە ساعت 9:10 من کارکو هاتمەوە حتى گەشتم زەر ازدحام زۆر ازدحامە وتی چێوە بایەکەت بووە مەسەلە کەس نازانێت چێرەوە دوای پرسیارمان کرد وتی 2 مانگ موچەنی وەرە نەگردارە بەس هینیان کردیانە 9:30 کردیانەوە شکارە وەسیەوانش حەقی خۆیانە کە مەعاشوان نەگرنیش بۆ شێ بکە مۆزەفێکە ماڵ و مناڵێ نەخۆشیە کرێ چییە قیستیە کە ئەو مەعاشی نهاتی حکومەت ئەویش دام ناکە حەقی خۆشێتی دام ناکە. ئەم دۆخەی دروست بووە ئۆباڵەکەی لە ئاستۆی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمە دەوترێت پارتی وێچێتی دەیانەوێت درێژە بە سیاسەتی برسیکردن بدەن و نەیانەوێت گرفتی موچە چارەسەر ببێت. هەمویان ئەوانە زوڵم و ستەمێکی زۆر گەورەی ئەو دەسەڵاتن و ئەو حکوومەتن و ئەو کابینە و کابینەی پێش ئەویش بەڕاستی ئەو تاخیرکردنانە ئەو دواخستنی ئەو موچەیە ئەوە نیشانەیەکە لە نیشانەکانی پێبەڕێوە نەچوونی وڵات شار وڵات بۆ بەو شێوەیە بەڕێوەناتی دەبێ ئینسان مرۆڤ هیچ شەرم نەکەلەوەی کە شتێکی پێبەڕێوەناتی تەسلیمی کەسێکی بکە کە پێی بەڕێوە بچی و زۆر گەورەیە لە بۆ ئەوی و ئاعترافکردن بە غەڵەتی خۆ بە هەڵەی خۆ زۆر شتێکی باشە داواکارم لەو دەسەڵاتە بە خۆی دابچێتەوە جارێکی کە دەست نەداتە ئەو شتێکەوە توانای نییە. حکومەتی عێراق موچەی مانگی 8 دابەش دەکات کەچی هێشتا لە هەرێم موچەی مانگی 7 فەرمانبەران دابەش نەکراوە گرفتەکانیش دەوترێت پەیوەندیان بە ناوی دووبارە و زیادکردنی ناوی نوێوە هەیە لەلایەن هەرێم و عێراقیش ئامادە نییە بەم جۆرە موچە بنێرێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.